سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ دەنگ و باسا چۆنە؟ من زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ هاتوو بۆم گوندە جوانەی ئێوە لەگەڵ ئێوەیە بەرنامەیەکی زۆر جوانەمانەوێت تۆماریکەین ئەمانەوێ هەنێک گفتوگۆ و زانیاری بگۆڕینەوە لەگەڵ یەکە ئەمانەوێ لە سروشتی گوندەکەی ئێوە شارەزا بین و هەنێشمان پێ بڵێن لەسەر گوندەکەتان باشە؟ زۆر باشە ئادی پێم بڵێن ئێمە ئەمڕۆ لە گوندی کوێین؟ ئافرین کانی وتمان سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی خەلەکان سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چەپڵەی بەهێز بۆ خۆتان ئافرین زۆر باشە مناڵەکان حەزەکەن چیرۆکێکی خۆشتا بۆ بخوێنمەوە؟ کەواتە بەوردی گوێم لێ بگرن چونکە دوایی هەنێ گفتوگۆکەین لەسەر چیرۆکەکە و لەسەر گوندەکەی خۆتان باشە؟ ئامادەن؟ زۆر باشە دوو مناڵە بێ ناویان مەریەم و ئەمیرە بێ مەریەم و ئەمیر خوشک و برابوون لە گوندێکی پچکۆلانە و خەنجیلانەیە لەگەڵ خێزانەکەی بەخۆشی و بەختەوەری ژیانیانە گوزەران باوکیان هەر لە مناڵیەوە ڕۆژانە چیرۆکی پەروەردەیی و سوودبەخشی بۆ خوێندنەوە ئەوانیش بە پەرۆشەوە گوێیان بۆ چیرۆکە خۆشەکانی بابەیان ڕائەگرت و زانیاری زۆریان لێوە فێرە بوو ژیانی گوند سادە و ساکار بوو خەڵکی گوند هەندێکیان بە کشت و کاڵ و هەندێکیان بە بەخێوکردنی مەڕ و ماڵاتەوە سەرقاڵ بوون ئەو ساڵە زستانێکی سەخت و پڕ باران و بەفر بوو بەرەبەیانێکی زوو خەڵکی گوند لە دەنگی هەورە تریشقە و ناڵەی هەور و لێزمەی باران بەخەبەراتن باران زۆر بە خوڕەباری زەویەکانیان لافاو دایپۆشی بوو هەنێ لە ماڵەکان ئاویان تێچوو بوو بە شێوەیەک کە زۆر زەحمەت بوو بێنە دەرەوە و بە ڕێگایە بڕۆن خەڵکی گوند هەمووی لەبەردەمی مزگەوتی گوندەکە کۆبوونەوە هەمووی لە بیری ئەوەیە بوون ڕێگە چارەیەک بدۆزنەوە هەر یەکە و پێشنیارێکی کرد بۆ ئەوەی بتوانن بە ڕێگاکەیە بپەڕنەوە بۆ ئەوەی بتوانن بگەڕێنەوە ماڵەوە و بێنە دەرەوە و لە ئاوی ئەو لافاوە ڕزگاریان بێت و دووچاری زیان نەبن دوجار ڕێکەوتن لەسەر ئەوەی کە پردێک دروست بکەن تا بەهۆیەوە بتوانن لە شیوەکەی بەردەم گوندەکە بپەڕنەوە و بتوانن بچنە سەر شەقامە گشتیەکە بەڵام لە ناکاو
دوو مناڵەکە دەرکەوتن کە ناویان ئەمیر و کێ بوو؟ مەریەم. ئافرین، ئەم دوانە ڕخنیان لەو پێشنیارەی خەڵکەکە گرت و وتیان ئەی بۆچی لە بری ئەوەی پردێک دروست بکەیت بۆچی کارێک نەکەیت سوود لە ئاوی بارانەکە وەرگرین. خەڵکەکە وتیان ئەو پێشنیارێکی جوانە، بەڵام چۆن؟ دوو مناڵەکە وتیان واتە ئەمیر و مەریەم وتیان با خەزانێکی گەورە دروست بکەیت تاوەکو ئاوی باراناوەکە بچێتە ناو خەزانەکە و پڕ بێ، دواتر سوودی لێ وەرەگرین لە کاتی پێویستیا بەکارێنین. خەڵکەکە وتیان بەڵام خۆ ئاوی باراناو بۆ خواردنەوە بە کەڵک نایە. مناڵەکان وتیان بەڵام خۆ ئەتوانین بۆ کشت و کاڵکردن بەکاری بێنین، بۆ زۆر بواری تر ئەتوانین بەکاری بێنین جگە لە خواردن و خواردنەوە. خەڵکی گوند هەموو سوپاسی ئەو دوو مناڵە ژیرەیان کرد لەسەر ئەو پێشنیارە جوانەیان. هەمووان بە زیرەک و لێهاتوو شارەزا ئەو دوو مناڵەیان ناوبر. بە شێوەیەک لەو ڕۆژە بەدواوە بۆ هەموو کاروبارێکی گوند ڕاوێشیان پێکردن. چیرۆکەکە خۆش بوو؟ دەکەواتە چەپڵەیەک بۆ زیتەڵە. ئافرین مناڵەکان، ئێستا هەنێک گفتوگۆکەین لەسەر چیرۆکەکە و لەسەر گوندەکەی خۆتان. هەر کەسێکم هەستان بەوردی گوێ لە پرسیارەکەم بگرێ وەڵام باتەوە. ئەوەش تا کە زانی گۆرانیم بۆ بڵێ گۆرانیەکم بۆ بڵێ یا هۆراوەیەکم پێشکەشکا. باشە؟ زۆر باشە. با سەرەتا بچینە لای محەممەد چۆنی؟ دەنگ و باسە باشی شکر؟ ئەی یاخوار باش بی. محەممەد باشە تۆ پێ و خۆش هاتم بۆ گوندەکەتان؟ بۆچی؟ چونکە گوندەکەمان بەسەر دەکەیەوە. ئافرین نەربشی محەممەد گیان. محەممەد تۆ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەندی؟ پۆلی 4 دەرچم بۆ 5. پۆلی 4 دەرچووی بۆ 5؟ ئافرین محەممەد گوندەکەتانە تا پۆلی چەندی تایە؟ هەتا پۆلی 9. هەتا پۆلی 9؟ ئەی دوایەوە چیەکەن؟ دوای ئەوە بەس بۆ علمی دەڕۆی نەخەلەکانە دەنا ئەدەبیشی لێ پۆلی 10 هەتایە 12. زۆر باشە کەواتە ئەدەبی تایە؟ زۆر باشە. ئافرین محەممەد گیان. محەممەد تۆ بەنیازی بەردەوامی لە خوێندن؟ بۆچی حەزت لە خوێندنە؟ بۆ ئەوەی فێری شت ببین. ئافرین زۆر باشە. دەست خۆش. محەممەد ئەی شتێکم پێشکەش ناکەی؟ چی پێشکەشەکەی؟ شعر دەی قوتابی ژێر. ئێمە قوتابی ژیرین، خانی هۆش و بیری، شاگرد ڕێ ڕووناکەین، وێنەی بەرزێت پاکەین، ئەمە کتێب و دەفتەر ڕستێ دەخەنێ سەر فێر دەبین زانستی ڕۆژانی ڕاستی ماسایە ڕابەرمان بەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخواین نەزانی لە بم بێنی. ئافرین یەک چەپڵەی بەهێزی بۆ لێبەر. ئافرین محەممەد گیان نەربژی دانیشە. یارە چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ دەنگ و باسی ئاوایی هەمووی باشن؟ ئەی لەخوا بەزیابێ. یارە لە قوتابخانەی؟ لە پۆلی چەندی؟ پۆلی 2 بووم بۆ 3. ئافرین باشە. یارە پرسیارە لە تۆکەم. تۆ هاوڕێوەیە لە خۆ مناڵتر؟ کێ تەمەنی چەنە؟ تەمەنی 4 ساڵە؟ باشە. تۆ کەم ئەو هاوڕێ و قساکە گوێی لێگری یان گوێ لە قسەکانی ناگری؟ گوێی لێگرم. ئافرین باشە. بۆچی گرنگە گوێ لە خوار تەمەنی خۆشمان بگرین واتە گوێ لە مناڵانیش بگرین؟ لەبەر ئەوەی مناڵانیش هەنێ جار زانیاریەکیان پێ کە ئێمە درکمان پێ نەکردووە، بۆیە پێویستە گوێ لە مناڵان بگرین کە زۆر بچووکیش بن، لەبەرەوەی هەنێ جار زانیاریەکانی ئەوان بەسوودا وایە؟ ئافرین یارە ئەیەزانی گۆرانیە هۆنراوە شتێکم بۆ بڵێ؟ دەی قوتابخانە زۆر خۆشە، ماڵبەندی بیرۆشە، دەی پارێزم باخچەکەی دیگە شوشە پەنجەرێ قوتابخانە گشتکاتەیە ڕووناکیمە ئەداتێ ماکە وریاییم بۆ تەکە ئازامی قوتابخانە زۆر خۆشە، ماڵبەندی بیرۆشە لەتی فەڵەت. ئەفەرین یەک چەپڵەی بەهێزی بۆ لێبەر. هەر بژی دەست خۆش. ئارە چۆنی؟ باشە. ئارە بچکۆلانە؟ باشە. تۆ منە خۆشەوێ؟ حەزەکەی بین باوڕێ؟ ئارە ئازانی من هەموو گوندەکانی کوردستان بەسەرەکەمەوە، پێم خۆشە مناڵانی هەموو گوندەکانی کوردستان بناسم.
ئەفەرین ئاراگیان ئارا هێشتا نەچووتەتە قوتابخانە وایە؟ بەڵێ ئەی باشە تۆ حەزەکەی بچیتە قوتابخانە؟ بەڵێ لەوێ هاوڕێی تازە ناسی لەوێ فێری زانست و زانیاریەبی لەوێ فێرەبی ئیتر ڕێگای خۆ بدۆزیتەوە وایە؟ بەڵێ ئەفەرین یەک چەپڵەی بۆ لێبەر. لیدا چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ وەڵێ باشە لیدا نەچووتەتە قوتابخانە؟ نەوەڵە ئەی حەزەکەی بچی؟ بەڵێ ئەی حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ وەڵا مامۆستا مامۆسا؟ بەڵێ ئەفەرین باشە کە بووی بە مامۆسا یەیتەوە گوندەکەی خۆتان خزمەت بە مناڵان بکەی؟ بەڵێ ئەفەرین زۆر باشە. لیدا بەڵێ ئەی گۆرانی مناڵان نەزانی یان هۆراوە؟ بەڵێ ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ؟ باش پەپلی جان و کوردستان زۆر دەرا دەستی مناڵی بچووکی من ناڵ هەرۆکتە پاکە وەڵا بفرا بەڵا من کە ماوە یەک چەپڵەی بۆ لێبەر. هەر بژین ئەفەرین هەر بژین. دیما بەڵێ چۆنی؟ باسی دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باشە دیما ئەوە تۆ لە قوتابخانە لە پۆلی چەنی؟ چوارم دەرتم بۆ پێنج چوار ئەفەرین دەرچووە بۆ پێنج زۆر باشە کەواتە تۆ حەزەکەی لە خوێندن بەردەوامی وایە؟ بەڵێ ئەفەرین دیماگیان. دیما بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە باران زۆرە بارێ؟ باشە بە ئەم ناوچەیە واتە تەڕووباران ناویە وایە؟ ئەی زستانان بەفر زۆرە بارێ؟ بەڵێ باشە تۆ ئەگەر باران ببارێ حەزەکەی ئەو ئاوە گل بدرێتەوە یان بە فیڕۆ بڕوە؟ گل بدرێتەوە گلی بیتەوە. ئەگەر گلی بینەوە بۆچی بە سوودە ئاو؟ بۆ خواردنەوە شۆرین و کشت و کاڵ ئاو دانیازە. ئەفەرین هەر زۆر باشە دەست خۆش ئەفەرین زۆر ڕاستە. دیما ئێزانی شتێکم پێشکەش بکەی؟ بەڵێ دەی کۆمپیوتەر دانیشە لام بەرامبەر دانیشە و لێم بڕوانە ئیش و کارم چەند جوانە عەقڵێکی گەورە و پڕم وەک دارستانی چڕم ئامێرێکی هێستارم هەڵا ناکەم لە کارێ من گەنجینەی زانیاری بۆ تەمای وشیاری وەرە بەکارێن بێنە زانیاریم لێ دەربێنە. ئەفەرین یەک چەپڵەی بەهێزی بۆ لێبەر. هەر بژی دیماگیان دەست خۆش ئەفەرین. ڤینیا چۆنی؟ باشم دەنگ و باسە ڤینیا خان. وەڵا باشم باشی؟ ئەفەرین ڤینیاگیان. ڤینیا لە پۆلی چەنی؟ چوار بووم بە پێنج چوار بوو بە پێنج هەر بژی زۆر باشە. ڤینیا باشە پرسیارێکی لێ بکەم لەسەر گوندەکەی خۆتان؟ بەڵێ واتای کانی وەتمان لە چیەوە هاتووە؟ یەکەم جار کابراایەک چۆ بۆ کانی بەڕێ و بردیان ناوی وەتمان بووە بۆ ئەو گوندەشە ناوی وەتمانە. واتە ئەو کەسەی کە یەکەم جار ئێرەی ئاوەدان کردوێتەوە ناوی وەتمان بووە بەهۆی کانیەکەی ئێرەوە ناویان ناوە کانیەکەی وەتمان وایە؟ بەڵێ زۆر باشە ئەفەرین. باشە تۆ ئەم زانیاریانە و لە کوێوە وەرگرتووە؟ وەڵام لە بابم. زۆر باشە ئەفەرین ڤینیاگیان. ڤینیا ئەزانی چەند گرنگە هەر مناڵێکی گوند نشینەکان واتای ناوی گوندەکەیان بزانن؟ بڵێ بۆ لەبەرەوەی جاری وایە گەشتیارەتە ئێرە بۆ نمونە من ئەمە یەکەم جارمە بێم سەردانی گوندەکەی ئێوە بکەم پێتەڵێم واتای ناوی گوندەکە و چییە؟ ئەگەر نەزانی نابێ لەبەر ئەوەی من حەزەکەم بزانم ناوی گوندەکە و چییە واتاکەی لە چیەوە هاتووە گوندەکەتان چیەکە چی ناکە وایە؟ لەبەرەوە پێویستە هەمومانە و زانیاریانەمان دەبێ. ڤینیاگیان ئەفەرین یەک چەپڵە بۆ ڤینیا. باشە تۆ هاوڕێ و زۆرە؟ بەڵێ هاوڕێتی مناڵی بچووکەکەی لە خۆ بچووکتر؟ بەڵێ ئەفەرین پێویستە هاوڕێتی لە خۆمان بچووکتریش بکەین لەبەرەوەی ئەوان پێویستیان بە ڕێنمایی گەورەتر لە خۆیان هەیە پێویستیان بەوەیە گەورەکان چاویان لێبێ تاوەکو تووشی هەڵە نەبن لە ژیانیانە. باشە؟ ئەفەرین ڤینیا یەک چەپڵەی بۆ لێبەر. سایە چۆنی؟ دەنگ و باسە سایە خان. باشە سایە ئەو تۆ لە پۆلی چەند بووی؟ لە پۆلی سێ. سایە جۆ لەو شتە بوویە ساوتی گەڵە شێرتانەیە لە گوندەکە؟ بەڵام ئەی ئەوە چ پەلەوەرێ زۆر بەخێوەکان؟ قاز و شتانە. ئافەرین سایەجان. سایە ئێزانی گۆرانیە هۆراوە شتێکم بۆ بڵێ؟
بەڵێ گۆرانی ئینگلیز دەزانم. ئادی بۆم بڵێ A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z. ئەفەرین یەک چەپڵی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش سایەگیان ئەسما بەڵێ چۆنی باشم. دەنگ و باسە چۆنە بەڵێ باشم. باشی شکر بەڵێ ئەسما ئێوە لەم گوندەیە خەسەخانەتانەیە برایەکەم هەیەی. جی برایەکەم هەیەی خەستەخانە. پزیشکە لێرە بەڵێ بەڕاستە بەڵێ زۆر باشە کەواتە لێرە پزیشکیشی تایە لە گوندەکەتان مامۆسای باشیشتانەیە ئەی ئەندازیارتانەیە ناوەڵە زۆر باشە باشە پێم بڵێ لە گوندەکەی ئێوەیە کشت و کاڵەکان چ شتێک زۆرە چێنە نەها بۆ نمونە گەنم و نۆک و ئەو شتانە وەڵا گەن و نۆکوانە. زۆر باشە پێویستە ئێمە گرنگی بە کشت و کاڵ بین پێویستە ئێمە گەنم نۆک جۆ نیسێک ئەو شتانە بچێنین بۆی پێویستوان بە بەرهەمی دەرەوە وڵاتان نەبێ بۆی فێر بین کە خۆمان بژێنین وایە ئەسما بەڵێ ئەفەرین ئەسما بەڵێ ئەی تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی حەزم لێ ببمە مامۆستای ئینگلیزی. مامۆسا بەڵێ زۆر باشە بۆچی حەزێکی بیتەوە گوندەکەی خۆتان بی بە مامۆسا بەڵێ باشە ئەفەرین ئەیە زانی گۆرانیە شتێکم بۆ بڵێ بەڵێ فەرموو قوتابخانە زۆرخۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەپارێزم باخچەکەی دەرگا و شوشە و پەنجەرەی قوتابخانە گشت کاتێک ڕووناکیمان ئەداتێ فێرمان دەکا وریابین بۆ تنگانە ئازابین قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە ئەفەرین یەک چەپڵە بۆ ئەسما هەر بژی ئەسما گیان ئەفەرین یارە چۆنی یارە حسێن بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە وڵا باش یارە لە پۆلی چەنی دەرچم بۆ چوار دەرچووی بۆ چوار ئەفەرین زۆر باشە یارە بەڵێ باشە خوێندنەوەی پەرتووک چیرۆک ئەو شتانە بۆچی باشە بۆ خوێندنەوە باشە کەواتە ئاستی زانیاریمان بەرزە بێتەوە یان نزمە بێتەوە بەرزە بێتەوە. ئەفەرین کەواتە ئێمە پێویستە گرنگی بین بە خوێندنەوەی پەرتووک چیرۆک ئەو شتانە چونکە مناڵان بەوانە مێشکیان گەشەکە ئاستی زانیاریان بەرزە بێتەوە وایە بەڵێ تۆ حەزت لە چیرۆ خوێندنەوەیە بەڵێ باشە کەواتە منی ژمارەیەکی زۆر چیرۆکم بۆ هێناون گۆڤاری پەپولەم بۆ هێناون گۆڤاری پەپولە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە ئەوانیش بۆ ئێمەیان ناردووە تاوەکو بیگەینین بەدەستی ئێوەی ئازیز باشە گۆڤارێکی زۆر بەسوودە ژمارەیە بابەتی زۆر باشی تایە کە دوایی بۆتان باسەکەم باشە ئەفەرین یارە ئێزانی شتێکم پێشکەش بکەی دەی کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە خۆشم دەوێ پڕ بە دڵ ئەی پارێزم وەکو گوڵ سەربازی گەل و خاکم ڕۆڵەی چ و چالاکم قوتابخانەم خۆشە بێ پارێزم بە هەموو توانە هێزم سنگم دەکەم بە قەڵغام بۆ بەرگری نیشتمەم ئەفەرین هەر بژی یەک چەپڵی بۆ لێبەر دەست خۆش بەگزادە چۆنی ئاتی بەگزادە سەر لە بە ئەوەی دواوە کێ ئەوە بابانە وی بەگزادە ئەوە بابانە لە پشتەوە بەگزادە بەڵێ ئێوە چی یەکەن برانە دوانن بەڵێ بەڕاستە هەرە وەڵا وی سرم لێ تێک چوو ئەم زانیێر بەگزادەیە چووە دواوە بەگزادە باشە لەگەڵ بابانە چەند دقە لەو گەورەتری یا کامتا گەورەترن هەڵاو دەدەقە گەورەترە ئەو گەورەترە بەڵێ چەند دقە دەدەقە بابان لە بەگزادە تو ڕابی تۆ ئەگەر هارە هاریکە لە بەگزادە تو ڕابی ئەگەر هارە هاری بکە بەڵێ پێڵەی لاچۆ من برا گەورەی تۆم پێویستە هەراری نەکەی نەوەڵا های ناڵێم ها نە باشە بابان بەڵێ ئەزانن تۆ بەگزادە بێکەوە هۆراوەیەکم بۆ بڵێن بەڵێ ئادی یەک دوو سێ تابیم لە پۆلیسێ ئازاژیر بەڕێوزێ
بولبولی کچکە و ساوام لە باخشیم بێپەروام شەیدای گوڵی زانستم هەر خوێندنا مەبەستم شەو و ڕۆژ شەو دەدەم لۆی تێ پێ بگەم تا بگەمە خۆشیژیان لە چوارچێوەی کوردستان. ئەفەرین یەکێکتا زۆر سەرێتر بوون ئەفەری دەسەکەت دەخۆش بێ هەر زۆر باش بوون یاک چەم لە بێزیان بۆ لێبەر هەر بژین سۆلین چۆنی دەنگ و باسە ئەفەری سۆلین جان سۆلین بەڵێ باشە لە زستانە گوندەکەی ئێوە ساردەیان بەڵێ زۆر ساردا بەڵێ بەفر زۆرە بارەیە بەڵێ هەی باشە قوتابخانەکە زۆر دوورە لە ماڵتانەوە ناڵە نزیکە نزیکە کە خۆشە هەر لە ماڵەوە هەسای ڕاکە بۆ قوتابخانە وایە بەڵێ زۆر خۆشەوە بەڵام زستانان لەبەرەوەی ئێرە زۆر ساردە ناوچەیەکی شاخاویە پێویستە پۆشاکی گەرم بپۆشی بۆ ئەوەی نەخۆش نەکەوی باشە ئافەری سۆلینجان سۆلین لە پۆلی چەنی پۆلی دوو دەرچم بۆ سێ پۆلی دوو دەرچوو بۆ سێ زۆر زۆر باشە باشە سۆلین ئێرە چ دارێکی زۆر لێ لە گوندەکەتانە وەڵی دارهەناروانەی هەموو لێ دارهەنار ئەی هەنجیر هەنجیریش هەنجیر زۆر خۆشە هەنار لەو خۆشترە کوڕی ترێ بۆ ناڵی ترێ لە هەمووی خۆشترە وایە بەڵێ ئەفەرین سۆلین ئێزانی شارێکم پێشکەش بکەیت بەڵێ دەی شاید دەزم ئەوە منداڵی ژیر من منداڵێکی ژیرم قوتابیەکی پاک و زیرەکەم بەیانیان زوو لەکەوە لەسم ڕۆژ باش لە ئەندامەیان خێزانەکەم مەکەم بە ئاو سابون دەست و دەم چاومەشم بەهێمنی ناوی نانی بەیانی ئەخۆم ئەنجار زلەکان دەگۆڕم و جان تاکەم لە شانەکەم بەرەو قوتابخانە دەڕۆم بەهێمنی ئەوە بەبێ دەنگی لە پۆلدا دەنیشتمەکەی لە مامۆستاکان دەگرم هەر بژی یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر دەست خۆش ئەفەرین زۆر باشە میر چۆنی دەنگ و باسە چۆنە وەڵام زۆر باش میرەوە لە پۆلی چەنی تۆ وەڵام پێنج دەرچم بۆ 6 پێنج دەرچوو بۆ 6 زۆر زۆر باشە میر تۆ حەزت لە خوێندنەوەیە بەڵێ پەرت و کوشتی وا خوێنیتەوە وەڵای هەمە لە ماڵی بەس نەخوێنەوە ئەی بۆچی نایخوێنیتەوە باشە خوێندنەوەی کتێب و شتانە بۆچی گرنگە زانیاری لێ فێر دەبی ئەفەرین زانست و زانیاری لێەوە فێرە بین بۆ مێشکمان باشە مێشکمانەکاتەوە وامان لێکە دنیا بە باشی شارەزابین وایە وایە ئەفەرین باشە پرسیارێ لەسەر گوندەکەی ئێوە چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن وەڵام مانگا مانگا باشە شیروشتەکەی چی لێکەن هەڵا دەیکەن بە ماست و هەمووی خۆتانەی خۆن هەرۆڵە بەڕاستە ئەی نایفرۆشنەوە بەرۆڵە دەیفرۆشن کەواتە سوودی شێ بۆ فرۆشنەوە وایە بەڵێ زۆر زۆر باشە ئەفەرین میرجان یەک چەپڵی بۆ لێبەر داریا چۆنی دەنگ و باسە چۆنە باشم هەر بژی ئافەرین داریا لە پۆلی چەنی یەک بووم دەرچوم بۆ دوو یەک دەرچوو بۆ دوو بەڵێ زۆر زۆر باشە بەڵام ئەم ساڵ بەهۆی کۆرۆناوە نەماتوانی وانە بە باشی بخوێنین وایە بەڵێ دڵنیام ساڵێکی تر تۆ زۆر باشە بیت و ئەچیتە پۆلی سێش وایە ئەفەرین داریان داریا بەڵێ ئادی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ پەرتووکی خۆ دەربێنە ئەوریا بەمەی درێنە نا خودای لێبێنە پیت وشەی بخە گەر پیت ریسکەی بۆش ئەوە ئەین دەرگەشەکە و شەک کرد بەڕست ئەوە هیواومە بەستەی ئەفەرین زۆر زۆر باشە هەر بژ یەک چەپڵی بۆ لێبەر سۆس چۆنی دەنگ و باسە چۆنە باشم ئەفەرین سۆس تۆ لە پۆلی چەنی وڵا پێنج بووم دەرچم بۆ 6 پێنج دەرچوو بۆ 6 ئافەرین سۆس تۆ لە کاروباری ناوماڵا هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ چ کارێکیان بۆکەی ئادەی وڵا گەسک لە ماڵەکەم دەدەم ئەزانی مانگا بەریتە ژوورەوە نەخێر بۆنیتانە نەخێر ئەی ئەزانی کشت و کاڵ بکەی خەیار و تەماتەوانە بڕوێنی نەخێر ئەی ئێوە لەم گوندەیە کشت و کاڵ چ شتێک زۆرەکەن خەیار و تەماتەوانە چیە ڕوێنن وڵایمە هیچ ناڕوێنی ئەی گوندەکەتان چیە ڕوێنێ گوندەکەمان تەماتە دەڕوێنێ شووتی دەڕوێنێ کاڵاک ئەوانە شووتیشتانەیە بەڵێ هی زۆر زۆر باشە کەواتەوە داهاتێکی زۆر باشە بۆ خەڵکی گوندەکە وایە ئەفەرین زۆر زۆر باشە
سۆز یەزانی شتێکم پێشکەش بکەی بەڵێ ئادەی خوێندەواری خوێندەواری چرای ژینە ڕێگەی ئاواتی شیرینە سەر چاوی بیر و زانین هۆشیاریە و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرازیە و شادیە چارەی دەردی هەژاریە لە ناوبەدی بێدادیە خوێندەواری دەریای هەستە شەوقی لالەی بیر و هەستە بۆ میلەت چاکی مەبەستە گزنگی وێژە هەڵبەست بەرزی پیتۆڵی ناوداری ئاوەدانی و گەشتەداری گشت داهێنان و زانیاری خۆش خوێندنەوە خوێندەواری زۆر باشە ئەفەرین سۆزێکیان سۆز ئەم هۆراوانە لەکوێوە فێرەبی وڵا لە مەکتەبەوە واتە مامۆساکانتان فێرتانەکەن بەڵێ زۆر باشە چەپڵێک بۆ مامۆساکانتان هەر بژی دەست خۆش سەحەر چۆنی دەنگ و باسە سەحەر نەچوویتەتە قوتابخانە ها باچوومەتە قوتابخانە لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەنی یەک بووم دەچوم بۆ دوو سەحەر لە گوندەکەتانە هینی تایە باخچەی ساوایان تیا نییە واتە مناڵ پێشەوەی بچێتە قوتابخانە هەر لە ماڵەوە بێ بەو هیوایی کە وەزارەتی پەروەردە باخچەی مناڵان بکاتەوە لە گوندەکەتانە بۆی مناڵانی تەمەنی 4 ساڵ و 5 ساڵیش سوودمەند بێن باشە ئافرین سەحەرە ێزانی وەراوەیەکم بۆ بڵێ دەی بەرتووکی خۆت دەربێنە وریا بۆمەی دڕێنە ناوی خودای لێبێنە ئیت و شەی بخوێنە گەرپیت ڕیسکەی بۆ وشە ئەوا ئایندەت گەشە کە وشەت کرد بەڕستە ئەوا هیوە مەبەستە ئەفەرین یەک چەپڵێ بەهێزی بۆ لێبەر هەستیار بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە وەڵا باشە ئەستیار تۆ لە پۆلی چەنی یەک دەرچم بۆ پۆلی دوو ئەفەرین قوتابخانە و پێخۆشە بەڵێ باشە هاوڕێ و زۆرە بەڵێ هاوڕێکانە کامیان زۆرە خۆشەوێن داریا داریاش لێرێ داریا چۆنی باشی هاوڕێکە و زۆر خۆشەوێ یاریەکەن بێکەوە لەگەڵ هەستیارە بەڵێ باشە هەستیار بەڵێ چی یاریەک زۆرەکە لێرە کەلانێ هەستیار بەڵێ ئەدی گۆرانیە شتێکم بۆ بڵێ سمۆرە هاوڕێمان لە ناپۆشدا پێمان بچووکە خەنجیلە و سکسووکە پێمان دەڵێ وریا لە دەرسا زۆر ئازام هەر جارە و بە بابەتێک جام فرمان دەکات پتێک بەلاشە چەند بچووکە هەنداکارە و چاپوکە سپاس بۆ تۆ هاوڕە گیان خۆشمان دەوێ وەک چامان ئەفەرین یەک چەپڵێ بەهێزی بۆ لێبەر بۆتان چۆنی باش دەنگ و باسە بۆتان نەچوویتەتە قوتابخانە هێشتا ئێستا چوومە ئێستا ناچوومە هێشتا نەچووی ساڵێکیکە چوومە ساڵێکی ترە چی ئێدە زۆر باشە کەواتە کە چوویتە قوتابخانە پێویستە ڕێز لە مامۆساکان بگری ڕێز لە کەسانی لە خۆ گەورەتر بگری ئەبێ وانەکانە بە باشی بخوێنی باشە ئافرین یەک چەپڵە بۆتان ڕۆمان چۆنی دەنگ و باسە چۆنە ڕۆمان لە پۆلی چەنی لە دوو بووم دەرچم بۆ سێ لە دوو دەرچوو بۆ سێ ئافرین باشە ڕۆمان تۆ ئەگەر هاوڕێیەکە پێویستی بە هاوکاری بێ کارێک بکە بۆ نمونە ئاو دێری بێ شتێک لەو بابەتە ئەگەر پێویستی بە هاوکاری تۆ بێ هاوکاریەکەی بەڵێ بۆچی لەبەرەوەی گرنگە ئێمە هاوکاری هەموو کەسێ بکەین بۆ ئەوەی جاری وایە ئێمەش پێویستمان بە هاوکاریە بێ بۆی هاوڕەکانمان بتوانن بێن بۆ لامان و ئەوانی شاوکاری باکەن باشە ئافرین ڕۆمانە هێزانی گۆرانێکم بۆ بڵێ دەی گۆرانیەکم بۆ بڵێ شعری دەڵێ دەی قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەی پارێزم با قسەکەی دێتکە و شش و پەنجەرەیە قوتابخانە گیشکاتەیە ڕووناکیمان دەداتەیە شوێنی ئەفەرین یەک چەپڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش لاوی چۆنی دەنگ و باسە لاوی باشە ئێرە چەند دەقە دوورە لە شەقامی گشتیەوە ئەچنە سەر شەقامەکانیەوە ئەچیتە سەر جادەکە بۆچی چونکە ساری پێدادێت ئافرین کەواتە گرنگە بۆ مناڵانی گوندشین ئەوانەی کە لە شەقامی گشتیەوە نزیکن نابێ بچنە سەر شەقامەکان لەبەرەوەی ئۆتۆمبیل بە خێرایی لێخوڕێ ڕەنگە ببێ بەهۆی ئەوەی کە کارەساتێ ڕووباوایە بۆیە پێویستە ئێمە لە
نزیک شەقامەکان دانەنیشین و یاری نەکەین وایە؟ بەڵێ ئەفەرین یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی بینە بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم لە پۆلی چەنی بینە چوار بم دەرچم بۆ پێن ئەفەرین باشە بینا پرسیارێکی لێکەم ئێوە لە گوندان ئۆتۆمبیلێ بۆ ئێرە ئاواشت بفرۆشێت تەماتە و کوولەکە و نازانم نیسک و نۆک و ئەو پێویستیانەی کە لە ناو ماڵا بەکارێت بەڵێ واتە ئێوە ناچن بۆ شار شتکردن پێویستیەکان نەگاتە ئێرە بەڵێ زۆر زۆر باشە باشە ئێوە قوتابخانەکەتان باشە بۆ خوێندنە شێ بەڵێ زۆر باشە ئەی مامۆساتان نەیە بەڵێ مامۆساکاتان باشن بەڵێ ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ دەی گۆرانێکم بۆ بڵێ وانەیەک بۆ مناڵەکان مناڵەکان ئەی برسیاژین تاڵەکان لەسەر سنگەنەتایەکەی باباگۆڕ و نزیک تاوگەکەی سەرژۆری زێڕینگر دڵکەوەکی بچکۆلم دلێ نووسرا بوو ئالێرەدا منداڵێکی چاوگەش کرد لە برسامر ئەفەرین یەکچە بڵە بۆ بینە هەر بژی بیناگیان دەست خۆش ئەفەرین دینە چۆنی دەنگ و باسە باشی دینە دینە لە پۆلی چەنی چوار بم دەرچم بۆ پێنج چوار دەرچوو بۆ پێنج ئەفەرین دینە باشە تۆ هاوڕێ و زۆرە بەڵێ ئەی باشە مناڵانی گوند ئەوانەی کە لە خۆتان بچووکترن کاچە بۆ قوتابخانە هاوکاریان نەکەیت و دەستیان بگری بۆ ئەوەی ئاگاو لیان بێ بەڵێ باشە بۆچی ئەم کاراکەی بۆ ئەوەی زیانیان پێ نەگەت ئەفەرین لەبەرەوەی ئەوان مناڵن پێویستە گەورەکان ئاگاداریان بن پێویستە ئەوان ڕێنماییان کەن لە چوون بۆ قوتابخانە باشە بەڵێ ئەفەرین یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر لێوان چۆنی باشی دەنگ و باسە بەڵێ باش لێوان لە پۆلی چەنی پێنج بووم دەرچم بۆ شەش ئەفەرین زۆر زۆر باشە لێوان حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی ببم بە موهوندیس دوایی یەتەوە گوندەکەی خۆتان خزمەتکەی بەڵێ بۆچی حەزەکەی لە گوندەکەی خۆتانە خزمەتکەی لەبەرەوەی ئێرە زێدی خۆتانە نابێ هیچ کاتێ شوێنی لەدایکبوونی خۆتان فەرامۆش بکەن ئەبێ خزمەت بە شوێنی خۆتان بکەن دواتر خزمەت بە شارەکانی تر بکەن ئەجا خزمەت بام و کوردستان بکەن وایە بەڵێ ئەفەرین یەکچە بڵێ بێز بۆ لێوان هەر بژی دەست خۆش شاڵاو چۆنی باشم دەنگ و باسە باشم باشی باشم شاڵاو بەڵێ. تو هاوکاری خێزانەکەوەکەی لە کاروباری ڕۆژانەیە وڵای نازانم ئەگەر باوکە پێویستی بە شتێ بێ یان براکە و یان یەکێ لە خێزانەکە و شتێکیان بوێ بۆ نمونە لە کاتی کشت و کاڵا ئەتوانی بچی خواردن و ئاوشتیان بۆ بێنی بەڵێ ئەفەرین چەپڵێ بۆ شاڵاو لێبەر شازاد چۆنی باشی دەنگ و باسە باشم شازادە بچکۆلا نازانی گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ ئادەی A B C D F G H I M P S T U W X Y ئەفەرین یەکچە بڵێ بۆ لێبەر بیلال چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم باشی شکر بیلال لە قوتابخانە لە پۆلی چەنی سێ بووم دەرچم بۆ چوار ئەتەوێت لە قوتابخانە بەردەوامبی بەڵێ ئەفەرین زۆر زۆر باشە کەواتە سەیرێکی کامێرەکە بکە و بڵێ مناڵان پێویستە لە خوێندن بەردەوام بن مناڵان پێویستە لە خوێندنە بەردەوام بن ئەفەرین لەبەرەوەی خوێندن چرای ژیانە خوێندن زانیاریمان پێبەخشێ خوێندن وامان لێکە داهێنان بکەین وایە باڵێ ئەفەرین بیلال ئەزانی شعرێکم بۆ بڵێ باڵێ دەی ژینی لادە سەیرانە گەرچی تۆزە گرانە. گرانە ژینەرۆ سەری ساڵ دەکەونەیش کروکاڵ. کرد جۆگەێنە بە ئاو دەشتن دەغڵودان یادارە بڕێنی شاخە یاخت پەرژینی باغە ئەفەرین یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر زۆر سوپاسانەکە مناڵە ئازیزەکان بەڕاستی من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵێوەیە کۆمەڵێ زانیاری زۆر باشم لەسەر گوندەکەتان وەرگرت هۆراوە و گۆرانیش زۆر باشیشتان لەبەر بوو بەڕاستی من زۆر دڵخۆشم بەوە هەروەها هەمووشتان لە قوتابخانە بوون جگە لەوانەی کە تەمەنیان مناڵم نەچوونەتە قوتابخانە ئەزانیەوە زۆر گرنگە بۆ کوردستان کە مناڵی گوندەکان هەمویان نەخوێنن بەڕاستی زۆر زۆر شتێکی باشە وەکو ئەبینم لە هەموو گوندێکە قوتابخانە هەیە مناڵەکانیانەوێ بەردەوامی بن بە خوێندن زۆر زۆر سپاس بۆ ئێوە ئەمەوێت لە کۆتاییە
گۆڤاری پەپولەتان پێشکەش بکەم وەکو پێشتریش پێم وتن کە گۆڤارێکی زۆر باشە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە ژمارەیە چیرۆکی زۆر خۆشی تایە هەنێ زانیاری زۆر بە سوودی تایە ژمارەیە وێنەی مناڵانی شیتیایی کوردستان کە ئێوە توانن پێیان ئاشنا بن زۆر سپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ میوانداریەکی جواتان کردین تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز